سزاکانی ئەمریکا و وڵاتانی هاوپەیمانی بۆ سەر گروپە چەکدارانی کە هێرشی سەر بەرژەوندەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە عێراق و سووریا دەکەن بەردەوامە، بەڵام هێرشی گروپە چەکدارەکانیش لە دوای دەستپێکی شەڕی نێوان حماس و ئیسرائیلەوە زیاتر بۆ بە تایبەتی کە لە ماوەی ئەخیریشدا لە عێراق ئەم هێرشانە کاردانەوەی توندی ئەمریکای لێکەوتەوە. هەرێمی کوردستانیش لەلایەن ئێرانەوە کرای ئامانج کەمەش لایەکی دیکەی ئەم ڕووداوانەیە کە ڕوودەدەن. من زیاتر لەسەر بابەتە قسە دەکەم و پێشهاتەکان لەگەڵ بەڕێز دکتۆر زوبەیر ڕەسوول لێکۆڵەر و مامۆستای زانکۆ لێرە لە ستودیۆ لەگەڵمە. دکتۆر زۆر بەخێر بێ. ئەو هێرشانی ئەم دواییە کە ئەمریکا کردوێتە سەر بنکەی هێزەکانی مقاومەی ئیسلامی بە تایبەتی لە عێراق و سووریا بە فەرمانی ڕاستەوخۆی جۆ بایدن سەرۆکی ئەمریکا بووە. مە دووەم جارە پێما بێ بایدن ڕاستەوخۆ فەرمانی هێرش بۆ سەر نێو خاکی عێراق دەکات بۆ سەر و گروپانە. ئەمە پێتان وایە پێشهاتێکی نوێ؟ لە هەندێک ڕوو ئەتوانین برێن پێشهاتێکی نوێ و لە هەندێک ڕۆژ بەشێکە لەو استراتیژیە کە ئەمریکا دەمێکە پەیڕەویەکە لە عێراق، ئەویش ئەوەیە بەرپەرزدانەوە و چاوترساندنی میلیشیاکانی سەر بە ئێران، چونکە ئەمریکا دەمێکە ڕایگەیاندووە هەر هێرشێک بۆ سەر پێگە و بەرژەوەندیەکانی ئەمریکا هێرشی بەرامبەریە بێت. حتا ئێستا بەڕاستی ئەمریکا ویستویەتی زۆرێک لە جۆرەکان ڕێلەوە بگرێت کە شەڕەکە تەشەنە بکە، بۆ نمونە زیاتر لە بەرەیەکی جەنگ ببێتەوە. هەرچە دەبینین بە ناڕاستەخۆ بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ چۆن برێی چڕی هێرشەکان زۆرتر ئەبێ، بۆ نمونە ناوچەی ترەگرێتەوە، بەڵام هەتا ئێستا نەوعان ماتوانراوە کۆنتترۆل بکرێت. ئەوەی ئەو جارە هەندێک جیاوازی هەیە، ئەویش بەڕاستەوخۆ ئەمریکیەکان ناوی ئەو میلیشیانە ئەبەن کە کردوونیانەتە ئاماز و بەردەوامیش چۆن برەی پێشببینی زۆرتری شەڕەکەن لە نێوان خۆیان و میلیشیاکان، چونکە زانن لەوانەیە ئەمە هێرشی تریشی بەدوا بێ. وەکوتم ئەوە بەشێکە لەو استراتیژیە ئەمریکا پەیڕەویەکە لە عێراق دژی میلیشیاکان، هەم لە عێراق هەمیش لە یەمەن، ئەویش ئەوەیە وەڵامدانەوە و چاوترساندن. باشە، بەڵام زۆر ڕەخنە لەو استراتیژیەتی ئەمریکادا دەگیرێت، بەڵام لە سەردەمی ئیدارەی بایدندا بە تایبەتی دەگوترێت کە ئەمە هەڵوێستێکی سستایە و هەنگاوانە لە ئاستی ئەو گەورەی ئەو هێرشانە نەبوونە کە کراونەتە سەر ئەمریکا. پێتان وایە ئەگەر وابێ بۆچی ئیدارەی بایدن بەو شێوازە مامەڵەی کردووە؟ خۆی ڕاستی ئەو ڕەخنە ئەگیرێ بێگومان، بە تایبەت ئەمریکیەکان لە ناوە خۆیان دۆستەکانی ئەمریکاش لەوانەیە ئێمە وەکو وەرێمی کوردستانیش تێبینی زۆرمان هەبێت لەسەر چۆنیەتی وەڵامدانەوەی ئەمریکیەکان لە بۆ هەڕەشەکان، بەڵام ئەوە پەیوەستە بە کۆمەڵێک هۆکارەوە. ئەویش ئەوەیە بەڕاستی استراتیژیەتی بایدن ئەوەیە کە چۆن برەی بەرەی فراوانتری جەنگ نەکاتەوە لە دژی میلیشیاکان. فاکتەری دووەم ئەوەیە کە ئەمریکیەکان نایەنەوێت بە هەر جۆرێک بی چۆن برێ شەڕەکە فراوانتر بێ، بە تایبەت هەتا ئەگاتە نۆڤەمبەر مانجی 11. ئەمە مەدانی بۆ ئەوان زیاتر بەرفراوان نەکردو، دەستی ئەم میلیشیانەی زیاتر کراوە نەکردووە ئەم دەرفەتەی کە ئەمریکا داویەتی؟ بێگومان دەرفەتی باشتری پێداون، بەڵام ئەویش ئەوەیە ئەمریکیەکان وەکووتم ئێمە لە سیاسەتی دەرەوە عادەتەن فاکتەری ناوەخۆیت هەیە و فاکتەری دەرەوەت هەیە. بایدن لە بەردەم هەڵبژاردنێکە لە بەرامبەر کۆماریەکان کە لە مانجی 11 کرێت، ئەوان نایەنەوێ بەڕاستی شەڕی گەورەتر بکرێت لە عێراق چ لە سووریا، چونکە وەکووە بینین پاڵپشتی شەڕ لە دەرەوەی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لەناو ئەمریکا کەمە، چونکە نمونەی ئەفغانستانمان هەیە، نمونەی عێراقمان هەیە. هاوڵاتیانی ئەمریکی شەڕێکی تر ناخوازن لە نێوان ئەمریکا و ئەوانی تر، لەوانەیە بایدن و ئەوانی تریش بە تایبەت لە کاتی هەڵبژاردن ئەوەندەی بیر لە لێکەوتە ناوخۆیەکانی شەڕەکەنەوە لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا، ئەوەندە لە بیر لە لێکەوتەکان ناکەنەوە، بۆ نمونە لە ڕوانگەی تۆ کە هاوڵاتیەکی هەرێمی کوردستانیان کەسێکی عێراقیان کەسێکی سووری. باشە، ئەو گروپانەی کە بە وەکالەت لە عێراق شەڕ دەکەن دژی هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکا بە تایبەتی کۆمەڵی گروپن کە دیارن لەلایەن ئێرانەوە زیاتر هان دەدرێن بۆ ئەم بابەتانە. ئێستا و گروپانە کۆنتترۆڵی تەواوەتی عێراقیشیانە دەست کردووە، کەواتە عێراق هێزی بەسەرم گروپانە دانیە. ئەمە بۆ داهاتوی عێراق چۆن لێک دەدرێتەوە؟ مەترسیەکانی پەلهاویشتنی ئەم گروپانە چۆن دەبینی؟ بەڕاستی ئەوە یعنی چۆن برێی دۆخێکی زۆر مەترسیدارە لە بۆ حکوومەتەکەی سوودانیش، چونکە لە بیرمان نەچێ ئەوەی ئێستا حکوومەتەکەی سوودانی نوێنەرایەتیەکە حکوومەتی ئیتارە، حکوومەتی تەواوی ئەو هێزە شیعیانەیە کە لە ئێران نزیکن. لەوانەیە ئەوە چۆن برێی ناتوانم برێمەوە دوایین چانسیان بی، بەس یەکێکە لە چانسە هەرە بە هێزەکانیان، چونکە ئێستا نارەکانی ئیتاری شیعی ئەوانەی کە لە ئێران نزیکن ئەمویان لە دەرەوەن، وانە سەدرەکان لە دەرەوەن، هێزەکانی تر بە تایبەت سونە و کوردیش
لە ڕاستیدا بەناڕاست بەشێکن لە حکوومەت بەڵام بەناڕاستە و خۆی لە دەرەوەن ئەوە بینیمان چۆن محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمان و سزانایی بەسەر هەرێمی کوردستانی سەپینن کورد و سونەش بە جۆرێک لە جۆرەکان لە دەرەوەی هاوچێشەکانن ئێستا حکوومەتێکی بەهێزی شیعە کە زۆر نزیکن ئەوەی ناوی خۆیان نایە لە بەرەی مقاومە ئەوانە حکومەکەن اینجا ئەوە لەوانەیە بەڕاستی دوجار ببێتە هۆی هەڵوەشانەوەی حکوومەتەکەی سوودانی چونکە نابی لە بیرمان بچێ ئێستا ڕای جیاوازی شێ هەم لە ناو حکوومەتەکەی سوودانی کە ئایا ئەمریکیەکان ئەوان گوشار بێخنە سەر ئەمریکیەکان کە بکشێنەوە لەو کاتەنا هەموارە یاخود ئەمریکیەکان بمینەوە ئەگەر بمینەوە دیسان ئەگەری زۆرتری جەبهەی ئەو بەرەی شەڕ هەیە وانە ینی کۆمەڵێک فاکتەر هەن بەڕاستی ئەو حکوومەتەی ئێستا ئیتاڕیەکان لەوانێ پێش هەموو مەترسی لەسەر ئەوان بە ئینجا لەسەر لایەنەکانی زۆر باشە بەڕێز دکتۆر زبەی ڕەسوول لێکۆڵەر و مامۆستای زانکۆ زۆر سپاس. سپاس زۆر سپاس.